لە سیستەمە ئابووریە جیاوازەکانە باز لە هەموو قۆناغەکانی بازار بەپێی کاتەکەین و بەپێی ئەو دەرفەتی کە ئێمە هەمانە بێگومان لە چاپتەری سێە وەک ئاماژەمان پێکرد باز لە گرنگی بازارەکەین وەک وتمان بازار بە شێوازێکی گشتی لە هەموو سیستەمە جیاوازەکانی ئابووریابوونی هەیە ئەوی کە ئێمە لێرە مەبەستمانە باز لە سێ پێکهاتەی سەرەکی بازارەکەین باز لە بنەماکانی بازارەکەین پرفێکت کۆمپیتیشن لەگەڵ مۆنۆپۆلی لەگەڵ مۆنۆپۆلیستی کۆمپیتیشن ئەوەی کە لێرە ئێمە هەمانە the concept of competition is used in two ways in economics بێگومان چەمکی کۆمپیتیشن یاخود باز لە زانستی ئابووریا بە دوو شێواز باسەکرێت یاخود با لە سەرەتای بزانین کۆمپیتیشن چییە بێگومان بازاری کێبڕکێ یاخود بازاری پێشبڕکێ یاخود بازاری منافەسا لە سیستەمی سەرمایەداریە بوونیە بێگومان ئەم بازارە یاخود ئەم جۆرە پێکهاتەیی بازار لە سیستەمە دیموکراسیەکانە لەو بازارانەیە زیاتر بوونیە لەو سیستەمە ئابووریە جیاوازانەیە بوونیە کە سیستەمێکی دیموکراسیان هەیە و لەگەڵەوەشە بازارێکی ئازادیان هەیە واتە بۆ خۆی پرفێکت کۆمپیتیشن بریتیە لەو بازارەی کە لەناو ئەم سیستەمە ئابووریە جیاوازانەی دنیا لە دەوڵەتێکا بوونیە کە دەوڵەتەکە هەڵگری سیستەمێکی دیموکراسی بێت بێگومان ئەم پرفێکت کۆمپیتیشنە لە ئەنجامی کێبڕکەی کۆمپانیاکانە دروستە بێت لە ئەنجامی ئەو بژینگە لەبارە ئابووریە دروستە بێت کە تێیدا دەوڵەت فراهەمی ئەکات بۆ دروستبوونی کۆمپانیای نوێ تێیدا فراهمی ئەکات بۆ ئەوەی کە کێبڕکێ لە نێوان کۆمپانیاکانە دروست بێت لە پێناو کێبڕکەی نرخەکان و لە پێناو کێبڕکەی کواڵەتی و لە پێناو دروستبوونی منافەسەیەکی باش بۆ ئەوەی کە بەرهەمێکی باش بگات بە هاوڵاتی بێگومان ئەوەی کە لێرە ئێمە هەمانە competition as a process is a rivalry among firms کەواتە competition پرۆسێسێکە بە شێوازێکی تونت لە نێوان کۆمپانیاکانە یاخود لە نێوان وەبەرهێنەرانە بێگومان وەبەرهێنەران لە بازاری ئازادە لە بازاری کێبڕکێ پرفێکت کۆمپیتیشنە چەندین کۆمپانیا هەیە کە منافەسەیەکەن کێبڕکێیەکەن بە شێوازێکی تونت بۆ ئەوەی کە چی بکەن بۆ ئەوەی کە سەرنجی زۆرترین کڕیار بەلای خۆیانە ڕابکێشن بۆ ئەوەی کە زۆرترین قازانج بەدەستبێنن کەواتە مەرجی مانەوەی کۆمپانیاکان لە بازاری کێبڕکەی تەواوەتیدا بریتیە لە چی بریتیە لەو منافەسە بە هێزەی کە لە بازارە بوونی هەیە تۆ تەماشاکەی بەڕێزان لە زۆربەی زۆرێک لە وڵاتانی دنیاە ئەبیستین مەسەن لە ئەمریکا مەسەن لە وڵاتانی ئەوروپا ڕۆژانە ئەبیستین چەند کۆمپانیاک تووشی ئیفلاس بوون چەند کۆمپانیاک تووشی مایەپووز بوون ئەمە هۆکارەکەی بۆ چیە گەڕێت و هۆکارەکەی بۆ ئەم کێبڕکێ بەهێزە توندا گەڕێتەوە کە لە نێوان کۆمپانیاکانە زۆر جان نرخەکان بە شێوازێک دابەزێت کە زۆر کۆمپانیا هەیە تەحملی ئەو دابەزینی نرخە ناکە بۆ لەبەرەوەی لە بەرامبەرە مەصرفێکی زۆر یاخود سەرفیاتێکی زۆری هەیە بۆیە ناتوانێت نرخەکانی بەم ئاستە زۆرە دابەزێنێت کە هاوڵاتی مەبەستێتی کە هاوڵاتی ئەم نرخانەت بەڕاستی تهدید دەکات ئەم نرخانە هەڵ ئەبژێنێت بۆیە بە گشتی بە شێوازێکی گشتی ئەم نرخانە ئەم کۆمپانیانە تەحملی ناکەوە پاشان کۆمپیتیشن as a perfectly competitive market structure و پاشان کۆمپیتیشنیش یاخود ئەم کێبڕکێ بەهێزا بێتە پێکهاتەیەکی گرنگی بازار و لە پێکهاتەیە کە ئەمێنێتەوە کە ڕۆڵی هەیە لەسەر بازار و ڕۆڵی هەیە لەسەر ئەو مامەڵەی کە لە بازارە ئەکرێت مەسەلەن نێوان کڕیار و فرۆشیارە مەسەڵەن کڕیار چیەکە لەو حاڵەتە یا کڕیار ئەگەڕێت بە دوای هەرزانترین نرخە و بە دوای کواڵەتیکی باشە بێگومان وە گوتمان لەم بازاری کێبڕکێ چەندین کۆمپانیا هەیە منافەسەیەکەن لەسەر ئەو بنەمایی کە سەرنجی زۆرترین خەڵک ڕابکێشن بۆیە چەندین کۆمپانیا نرخەکانیان بێگومان فەرقیە تەماشاکەی نرخێک لە کۆمپانیا نرخی هەر بەرهەمێک لە کۆمپانیاکە بۆ کۆمپانیایکی تر فەرقیە بێگومان هاوڵاتی لەم حاڵەتەیە بەکاربەر کەستەمەر یا کەنسیومە بە دوای هەرزانترین نرخاگەڕێت لە پێکهاتەی بازارە بۆ ئەوەی کە ئەو نرخەی دەستکەوێت کە خۆی مەبەستێتی و پاشان a perfectly competitive is one in which economic forces operate unimpeded بێگومان لە کۆتاییە a perfectly competitive market ئەبێتە وەکو economic forces ئەبێتە هێزێکی ئابووری یاخود ئەبێتە هێزێک کە تەماشاکی جارێکی تر ستراکچەری ئابووری مەسەلەن داڕژێتەوە بەڕێزان زۆر دەوڵەت هەیە سوودی لەم پێکهاتەی بازاوەگرێت سوودی لەم سیستەمەی بازار وەرگرتووە کە پێوترێت پرفێکت کۆمپیتیشن مەسەڵەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تەماشاکەی تا ئەم لەحزەیەشی لەگەڵا بێ زیاتر لە ساڵ 53 داهاتی گشتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەسەر چییە؟ لەسەر زەریبێ بێگومان زەریبەش لە چیوەیە
زەریبەش بێگومان لە زۆری کۆمپانیەکانەوەی مەسەڵەن کۆمپانیەکان ئەبێ زەریبە بن بە حکوومەتی ئەمریکا مەسەن لە ئیتحادی ئەوروپا لە یەکێتی ئەوروپا ئەبێ کۆمپانیەکان ئەبێ زەریبە بن بە حکوومەت بۆیە ئەمە سوودێکی ئێجگار گەورەی هەیە و ئەبێتە هێزێک بۆ ئابووری لە کۆتاییە هێزێکی باش بۆ ئابووری بەدەستێنێت ئابووریکی جێگیری بۆ دروستەکە ئەگەر تۆ ئابوووریەکەت بە شێوازێکی 100% پشتی بەس بە پرفێکت کۆمپیشن واتە کێبڕکەی تەواوەتی تۆ ئەم ئابووریە جێگیرە بێت بۆی کە تۆ داهاتی حکوومەت یاخۆ زەریبەیەکی زۆرت لە زۆری کۆمپانیەکانەوە دەسەکەیت بۆیە ئەمە بەوە ناوابرێت کە ئەبێتە هێزێک بۆ ئابووری بۆیە بە شێوازێکی گشتی a perfectly competitive market must meet the following requirement چەند ڕکوارمنتێکی هەیە یاخۆ چەند پێویستیەکی هەیە کە بۆ ئەوەی بازاری کێبڕکەی تەواوەتی دروست بێت ئەوش یەکەمیان بریتە لە boost buyers and sellers price taker و پاشان the number of firm is large تەماشاکەی لەم بازارە سەرمایه‌داریە خۆ لەم بازاری کێبڕکەیە چەندین ژمارەیەکی زۆر کڕیار و فرۆشیار هەیە هەردووکیان بەیەکەوە لەسەر نرخەکان ڕێەکەون نرخەکان دانن وە گوتمان لە بازاری کێبڕکەی تەواوەتیە چەند کۆمپانیایەک هەیە مثلا گریمان لە بازارە کۆمپانیای AUB و C و D و E هەیە هەر پێنج لەم کۆمپانیا خود هەر ئەم چوار کۆمپانیایە کابۆ ئەفرۆشن بۆ نمونە تەماشاکەی ئەم کابۆیە لە هەر چوار کۆمپانیەکە نرخی جێگیر نییە لە کۆمپانیای ئەی گریمان کابۆکە ئەفرۆشە بە 12 لە کۆمپانیای B بە 13 لە کۆمپانیای C بە 9 لە کۆمپانیای D بە 8 تەماشاکی بەڕێزان چەند نرخێکی جیاوازمانەیە لەم بازارەیە بۆچی بۆ کابۆ کەواتە بەم شێوازە گشتیە هاوڵاتی چیەکە لەو حاڵەتەیە هاوڵاتی بە دوای باشترین نرخە ئەگەڕێت کە بە دوای باشترین نرخشاگەڕا لەو حاڵەتەیە کۆمپانیەکان چیەکەن کڕیار و فرۆشیار بە یەک و نرخەکان وەرەگرن و ڕێکەوە لەسەر نرخەکان the number of firms large وەک ئاماژەمان پێکرد کۆمپانیای AUB و C و D E هەیە ئەوە نیە یەک کۆمپانیا هەبێت تەنیا کابۆ بفرۆشە بەڵکو چەندین کۆمپانیا هەیە کابۆ ئەفرۆشێت چەندین کۆمپانیا هەیە سپلیت ئەفرۆشێت چەندین کۆمپانیا هەیە مثلا بۆرد ئەفرۆشێ هەموو ئەمانە منافەسە ئەکەن لەسەر ئەوەی کە سەرنجی زۆرترین خەڵک بەلای خۆیانە ڕاکێشن کەواتە the number of firms large ژمارەی کۆمپانیەکان گەورە ژمارەی کۆمپانیەکان زۆرە لە بازاری کێبڕکەی تەواوەتیە و هەروەها there are no barriers to entry هیچ بربەستێک نییە بۆ چوونە ناو ئەم بازارانە کەواتە بازارەکە بە شێوەیەکی کراوە بازارێکی کراوەتێ بازارەکەت بازارێکی ئازادە بازارەکەت بە شێوازێکە کە بربەستی تیانێ لە بەردەم کڕیار و فرۆشیارە بۆ ئەوی کە نرخەکان دابنن نرخەکان جێگیر بکەن نرخەکان یاری پێ بکەن لە ڕاستیە بۆیە ئەگەر لەم حاڵەتەیە بەکاربەر ڕۆڵی خۆی بینی و پاشان the firms products are identical وەکو ئاماژەمان پێکرد چەندین کۆمپانیا هەیە چیەکەن منافەسە لەسەر بەرهەمە چوونیەکەکانەکەن مەسەڵەن نمونەکەمان لەسەر کابۆیە نایە کۆمپانیای AUB و C و D E هەیە هەر چوار پێنجیان منافەسەکەن لەسەر product are identical هەر چوار پێنجیان منافەسەکەن لەسەر بەرهەمی چوونیە کەواتە product identical product ئەمە چونێکی بەرهەمەکانە کە کۆمپانیەکان منافەسەی لەسەرەکەن بۆ ئەوەی کە زۆرترین خەڵک بەلای خۆیانە ڕابکێشن و لە بەرامبەر ئەمەشە چیمانێ خاڵێکتر there is complete information لێرەشە هەموو زانیارێک دەربارەی ئەم بەرهەمە هەموو زانیارێک دەربارەی ئەم پرۆدەکتە لە بازارەکە هەموو زانیارێک دەربارەی ئیشی کۆمپانیەکە قازانجی کۆمپانیەکە لەسەر پێکهاتی کۆمپانیەکە ستراکچەری کۆمپانیەکە و لەسەر ستراکچەری ئەم بەرهەمە لەسەر هەموو ئەم بەرهەم و فرۆشیار و کڕیار و هەموو شتێک زانیاری پێویستە لە بازاری سەرمایەدا تەنانەت بەڕێزان مەبەستیش لە there is complete information کاتێک کە تۆ چی بۆ بازار ئەبێت زانیاری تەواو لەسەر ئەو بەرهەمە هەبێت مەسەڵەن ئەبێت نرخی لەسەر بێ و بەرهەمە ئەگەر نرخی لەسەر نەبوو بە دڵنیاییەوە ئەوە فێڵێکەیە ئەوە بە دڵنیاییەوە فەیکێکەیە لەو بازارەیە بۆیە پێویستە لەو کاتەیە کەستەمەر یا کەنسیومەر زۆر بەوریاییەوە مامەڵە لەو بازاری ئازادەیە بکات بۆیە پێویستە هەموو زانیاریەک لە بەردەست بێت و خاڵێک ترمانێ فریمس پرۆفیت ماکسیمەس لێرەدا کۆمپانیەکان بە شێوازێکی گشتی قازانجەکەن قازانجێکی باش